نێکی وەرگێڕان لە عەرەبیەوە بە کوردی نمونەیەکی وەرگێڕان لە کوردیەوە بە عەرەبی. ئەم دەقا لە دوای چاپکردنی شتێ ئەوین نووسراوە. بۆ جەژنی داهاتوو کۆگایەکی گەورە بنیاتەنێم. هەموو ئەو شتانەی پەیوەستن بە ئەوینی تۆوە لەوێ هەڵەگرم. چەند بار هەڵگرێک بەکرێ دەگرم هەر یەکە و شتێکی ئەو ئەوینەم بۆ کۆگاکە بجوێزنەوە. یەکێکیان پڕ ئەەکەم لەو جوانیانەی کە چاوەکانم لە جێژوانەکان ئەیان پۆستەوە. ئەوی تریان لێوڕێژ ئەەکەم لەو نازانەی وەک شەستە باران ئەتباران بەسەرما. بارهەڵگری سێمیان تایبەت ئەەکەم بە چێژی ماچەیەک لە دوای یەکەکانی شەوانی ژوان. ئەوی چوارەم تژی ئەەکەم لە بریقەی پۆیلە و پڵپڵەی پۆشاکەکانت. هەموو نامەکانت لە نێو قاسەی کۆگاکە دائەنێم و تێپەڕەوشەکەی بە کەس نادەم. ناسنامەی ئاشقێکی شێت ئەخەمە گیرفانم، نەبا لە بازگەکانی ڕێی ژوانت داوای ناسنامەم لێ بکەن. کلیلی کۆگاکە لە دووتوێی پەڕەی دڵم ئەشارمەوە تا تۆ نەبی کە ڕێگای دڵم شارەزایت بە کەسی تر نەدۆزێتەوە. ئەمەیان نمونەیەکی عەرەبیە کە بە عەرەبی نووسیمە. علميني كيف أخرج من صمتي اللعين. هناك ما لا تعد من الأسرار أريد البوح بها لك. كلما أحاول النطق تخونني حنجرتي. علميني الكلام كما تعلم الأم طفلها كيف ينطق أسهل المفردات. علميني كيف أتخلص من خجلي كي أفرغ ما في داخلي. علميني كيف أستطيع الوقوف أمامك ولا يتلعثم لساني. علميني أميرتي كيف أصارحك دون خجل أو ارتجاع في شفتي. ئەمەیان نمونەیەکی شێعری سنووری. دابڕان چماڵ وێرانە و دڵم کە زوو بادەی عەشقی نۆشی. چ بەدبەختێکە ئەو کیژەی بەرگی عەشقی منی پۆشی. چ ڕێگایەکی درێژ بوو کە پیا ڕۆشتم بە بێهۆشی. چ دەردێ بوو ڕێی ئەوینی کە پڕ و کام لەبەرێشی. چ حاڵێ بوو منی تێدا نە خەلیفە و نە دەروێشی. تێنەکەوتن لە بۆ شێخ و دەری خانەخاڵ دەکێشی. چ شیعرێ بوو بۆ دابڕان، چ شیعرێ بوو بۆ دابڕان نە سەروای هات و نە کێشی. چ دکتۆرێ دەوای لایە، چ دکتۆرێ دەوای لایە لە بۆ برین و ساڕێژی. ئەمەیان پێم وایە کەس دەستی بۆ نەبردووە لەگە عەشق و یاری تێکەڵ بووە. کەنت لە گەمەی پۆکەر ئەوەی هەبێ بە کەنت مێزەکە پێچێتەوە. دەلۆی ناوچێشی گەمەی پۆکەرمی بە هاتنی تۆ منە بم بە کەنت. خۆیشم نازانم قازانجی یاریم لە گەمەی عەشقت کۆی گشتی چەندە و هەمووی ئەکاچەند. ئەمەیان وەرگێڕانێکمە لە عەرەبیەوە بۆ کوردی شاعری فەیلی ڕەمیا مەلەکشاهی. گۆڕە بە کۆمەڵی کوردە فەیلیەکان. لە گۆڕە بە کۆمەڵەکانی کوردە فەیلیەکان لێتان نەپرسم کە خۆتان لە جێی ڕوحی ئەوان دارێن. لە چرکەساتی زیندە بە چاڵکردن
کە لە ژێر خۆڵدا بخنچیت و کاتێ دەمولوتت دائەپۆشێ هاوار بکەیت، هاوار بکەیت، هاوار بکەیت هەتا دەمت بە کراوەیی دەمێنێتەوە و ڕوح دەرچێت و جەستەش دوا پۆشاکی پۆشی بێ یاڕوت بێ شیاوازی نییە. چونکە نامرۆڤێک حرامزادەیەک حکمی دا ژیانی کۆتا پێهێنا، دەستدرێژی کرد، خەڵکی کوشت، ڕای گوازی، کۆچی پێکرد، زەلیلی کرد، گریاندی، سوکایەتی پێکرد، خۆی سەپاند، خۆی بەهێز کرد، بوو بەستەمکار. طبعا ئەم شیعرە دوو هۆرەی ترش درێژە، بەڵام ئەرە هۆرەی مەوجود. ئەمەیان شیعری خاتوونی جوانەمەرگ کەژاڵ ئیبراهیم خدر کە کردوومە بە عەرەبی لە مەسر خەڵاتی یەکەمی بەدەستهێنا. امرأة بدمائها ترد الحياة إلى الوطن. شعر كجاو إبراهيم. طبعا شان صورة يك بشبشة يكم. إنها كانت امرأة قبل الأنفال كانت تحتفظ في جيبها بحجر من قريتها، كتبت عليه: أيها الحجر، كم جسمك صلب وقلبي أيضا، حتى زنزانات صحراء عرعر لم تستطع أن تنسيه الوطن. دوام. إنها كانت عذراء، سجلت رسالة على حفنة تراب معربة في الجنوب، كتبت فيها: على رمال هذه الصحراء دمي وتراب قريتي يردان الروح إلى الوطن. سيم. كانت صبية ترتدي لون الحداد، سرقت من أمها وريقة لف السجائر، كتبت بأصابعها الملطخة بالدم: يستطيع القادة احتلال الوطن، ولكن ماذا يفعلون بآهات قلوبنا؟ شوارم. أنثى شجاعة جريئة كانت تتوسل الزنزانة الظالمة أن يعلموها الكتابة والقراءة. لما تعلمت كتبت في أول وآخر جملة لي: سيأتي يوم يلتفت الله إلينا. ينجم. بنت مثل اللبؤة تدعو الله بصراخ تفوح منه رائحة الكفر، وسط عجاج الصحراء تكتب بأصبح الشهادة: ربي، أترى المؤمنون بك؟ شعرك دريجة نامي وسرطان بيشان ديرك وتايب يدني.